وەرزی دروونەوەی گەنم لە سنووری قەزای بەردەڕەش کۆتایی پێهاتووە. زیاتر لە 200,000 دۆنم زەوی کشتوکاڵی بە گەنم لە سنوورەکە چێندراوە. بەڵام تاکو ئێستا دەرگای سایلۆکان لە هەرێمی کوردستان بەڕووی جۆتیاران نەکراوەتەوە تاکو گەنمی خۆیان ڕادەستی سایلۆکان بکەن. ئەم ساڵە گەنم نەبوو، زۆر کێم بوو. ئەوێ ئاویدا باش بوو، ئەوێ ئاوی نەدا تۆ برا تۆ بوو، یعنی هیچ گەنم نەبوو. وەڵا گەنمەکان ئەوێدی لە ماڵە حکومەت وەرناگری و وەربگریش پارەکە نادرێ. یە 2014 ئێستا نەدرایە، هەر ساڵێک کەمەکی دەدەن و فەلاحشەوە تو دەمینێتەوە پادی چ بچێنەوە لە ساڵێکی دی. هەمی بارانەوە بەهۆی هەبوونی کیسەلەوە کە زیانێکی زۆری بەر جوتیاران گەیاند. ئەگەر حکوومەت بتوانێت لەو چەندەش دەرگای سایلۆکان بڕووی جوتیاران بکاتەوە، پێم وایە سوودێکی دەبێت، دەتوانێت سوودێک بەو جوتیارانە بگەڕیانی لەوانەیە کەمێک لە زەرەرەکەیان کەم بکاتەوە. بەهۆی نەکردنەوەی دەرگای سایلۆکان بۆ وەرگرتنی گەنیمی جۆتیارانی بەردەڕاش، گەنیمی خۆیان لە بازار بە نرخێکی کەمتر دەیفرۆشان. هەندێکیان بەس زۆربەی لە ماڵێ دەفرۆشیتن یان هەڵدەگریتن. ئێستش گەنم گران بیە، لە فەلاحیش بکڕن هەرزان دەکەڕن بە 300 و 350 بخوانش بە 500 دەفرۆشنەوە، زیاتر لە بازار دەفرۆشرێت. چاوەڕوانی داواکارین حکوومەتی هەرێمی کوردستانیش بەڕاستی چاوەشی لەو فەقیرە هەبی لەو خەڵکەی هەبیتن گەنمەکەی وەلگریتن لە عالەمێ بە سایلۆی، بەڵام سایلۆش وەلدەگریتن لە 2014 و 2013 وەلەکنی دەمینێت تا 2020. بەڕێوبەرایەتی چاندنی بەردەڕەشیش ڕایدەگەیانێت تاکو ئێستا هیچ هەماهەنگیەک لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان نەکراوە بۆ وەرگرتنی گەنمی جۆتیاران. ئێستا هیچ وادەیەک دیاری نەکراوە بۆ وەرگرتنی بەرهەمی گەنم لە سایلۆکان، ئەویش لەبەر ئەوەی بڕیاری کردنەوەی سایلۆکان لە دەستی حکوومەتی ناوەندیان لە دەستی بەغدایە. زۆربەی ئەو گەنمەی کە لە سنووری قەزای بەردەڕەش هەیە بە کەلکی ئەوە نایەتن کە بدرێتە سایلۆکان، یعنی ئەوەی کە گەنمەکەی دووریتەوە ئاوی نەدابێتن و گەنمەکەی دووری بیتەوە مواصفاتی سایلۆ نایگرتەوە، یعنی لە خوار دەرەجە 3شە تەنها لە عەلوەکان دەیفرۆشن وەکو بۆ عەلەف و مەڕدارەکان دەیکردنەوە. ئەو گەنمەی ئاو دراوە تەنها ئەو گەنمانەنە کە دەتوانن لە سایلۆکان بێنە وەرگرتن. لە سنووری قەزای بەردەڕاش 291,000 دۆنم زەوی کشتوکاڵی هەیە، 200,000 دۆنم زەوی بە گەنم چێندراوە. بەڵام بەهۆی کەمی بارانبارین و وشکە ساڵی بە ڕێژەی 180 بەرهەمی دانەوێڵەی سنوورەکە کەمی کردووە، زیانێکی زۆر بۆ جۆتیارانی ناوچەکە گەیاندووە. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاش.